GTA ئۆ تێکن هەشت میدنایت کڵەب وەو گۆست ئۆف تسوشیما وۆڵڤرین ئەم دەڵێن بە سپایدەرمان 2 دەست پێ دەکات کۆنفرانسەکە یان سەرۆکی کۆمپانیای پلەیستەیشن قسەی بکە یان سپایدەرمان 2 یاڵا بنووسن لە کۆمنتی بنووسن Red Dead Last of Us Legend بەڵێ یاری ئۆنلاینەکان هیوادارم بە یاری ئۆنلاینەکان دەست پێ دەکەم یاڵا پێتان وایە بەس دەست پێ دەکە کۆنفرانس یاڵا بنووسن کۆنفرانسدانێ بەس دەست پێ بکە یەکەم گەمە هەر کەسە بۆ چونەکی خۆی بنووسی یەکەم گەمە بەس دەست پێ دەکە وۆڵڤرین دلایڤەر شەیان خۆشە دلایڤەر بەوا خۆش بۆ سەردەمە بێت جێمان دەگۆ دلایڤەر هاوڕێیان لەبیرتانە زارە سڵاوەکی گەرم بۆ کەسانی لە شاشەی تەلەڤیزیۆنی ماڵەوە سەریە و لایڤ ستریمە دەکەن سڵاوەکی گەرم لێتە لایڤ لەبۆ بۆ دەزانم چێ بە لایڤی سەری من دەکات لەگەڵی تەلەڤیزیۆن دەزانم چێنەوە کەسان دەزانم چێشە سوپاسی دەکەم یاڵا هاوڕێیان دوگمەی لایک بەرزیکەنەوە لایک کۆمنت سەبسکرایب لەبیر مەکەنەوە سێشتەی لایک کۆمنت سەبسکرایب لەبیر مەکەن ئەگەر لە تەلەڤیزیۆنیش دەمشا دەکرێت تا دوگمەی لایک دا بگریت تۆزە دوگمەی سەردا دەگریت دوگمەی لایک زۆر گرینگە لەبەرەوەی ناو دەستەنەوە تیر پشتی بردنەوەی پلەیستەیشن 4 یان پلەیستەیشن 5 ئاڕیان ئێستاوە دەنگ باشە یان خراپە ئێستامەوە قسەی دەکەم لە باگراوەندیش دەنگەیە ڕاباتسایکەم لێڤڵەکان ئێستا من قسەی دەکەم لە باگراوەندیش دەنگەیە دەنگ باشە یان دەستکاری بکەم لە ئێستا دەڕستی پێ نەکردێت تەنیا یەک دەقەمایە یاڵا بازارێ سپیدەچی لێدە یاڵا دەستی پێکرد یاڵا چی یاریەکە ئەوە چی یاریەکە اوكي سينماتيكا جيم بلاي نية وولفرين ياسبر هو هيفن يا كم ياري كومبانيا هيفن
زایت چییە؟ یارێکی فانتەسیە پێم وابی ئەوە یاری ئۆنلاینەکانە چێ بوو گوتی بە یاری ئۆنلاین دەست پێ دەکا Seems like everyone does these days. It's simple. Too much money and too much power is held by just a few people. And it's only getting worse. So, we decided to do something about it. Let's go. جوانە ستایلی و یاریە حەسەنە سینەماتیکە بەڵام It's a haiku, I'm something like you. Might drink and drive too. Work 9 to 5s when I was in high school. These shoes here don't come out till June. This my pick, I'll crop you. Married to the game, said my I do's. Got a window seat like Erykah Badu. Copyright. Okay, gameplay که تاقیکەرە یارێکی ئۆنلاین دەبی هەشتانە دەزانین You ain't got it, then you can't flaunt it. Pull up Lamborghini and Sonic. اوکی و یاری ئۆنلاینەکەیە بەم زوانە دێ اوکی بە فەرمی دەست پێکرد شەوکەیس یەککەی یاڵا عەفیە یەککەی هەزار کەسمان لەگەڵا چاوتان ماز دەکەم Hi everyone, سەرۆکی پلەیستەیشن I'm Jim Ryan, Jim President Ryan. and CEO of Sony Interactive Entertainment. من سەرۆکی کۆمپانیا I'm پلەیستەیشنم delighted to be here today to زۆر introduce دڵخۆشم what's ئەم next شەو for لەگەڵتانم PlayStation 5. We're now into the third year of the life cycle of ئێستا ئەمە لە PS5. ساڵی سێمی We've پلەیستەیشن been 5 fortunate to have so many fan-favorite titles released on the platform. درێ زۆر What's even دڵخۆشین more بە هەموو exciting یاریە is that باشەی بڵاومان developers کردەوە just هەڵ زۆر scratching the بەدەلامەوە surface of what's possible with the gaming experiences that they create. دەڵێستا کاتیەوەی پێتان Today, we'll بڵێن get a glimpse into some of the most breathtaking and imaginative یاری زۆر ڕاقی و ناوازە PS5, دێتە پلەیستەیشن VR2. پلەیستەیشن 5 پلەیستەیشن VR2 What you've all been waiting for. Enjoy the show. دەڵێ لە مێژە دەزانم چاوەڕێنە چێژ لە کۆنفرانسەکەی وەرگن بچخۆم سەرۆک جیم ڕایەن کەمان 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 Super Earth, our home, our way of life. ئەوە چی و But یاریە freedom doesn't come free. Sweet liberty! Look familiar? Scenes like these are happening all over the galaxy زۆر right بەڕاستی now. دەستچێ یاریە And you could be next. That is, unless you make the most important decision of your life. Prove to yourself that you have the strength and the courage to be free. Join the Helldivers. هێڵدایڤەر هەڵڕێیان هێڵدایڤەر لە مێژە دەنگۆ هەبوو لە بەرنامە سفرێک ژیر باسمان کرد Experience true freedom. پار باسمان کرد پار The freedom to travel the یەک ساڵ لە galaxy باسی یارەمان کردن and secure Quality, the man. resources God we damn it. need to build a better tomorrow. زۆر زۆر The خۆشە freedom to یاریە زۆر encounter زۆر fascinating life من forms گەیمەری کەمە and introduce them to our sophisticated technology. The freedom to make new friends and represent the best of what Super Earth has to offer. Become part of an elite peacekeeping force and work together to spread prosperity, liberty, and democracy. ڕاقیە و یاریە ڕاقیە و یاریە Become part of something larger than yourself. ئەوە دەستپێکەکی Become جوان a hero. Become a legend. ڕاقی دیارە A Helldiver. هێڵدایڤەر یارێکی کۆنە کاتی خۆی استراتیژی بوو بەشی دوێمیان دروست کردیان Result of decapitation or morbidication. کەتە پیسی و پلەیستەیشن 5 پێکەوە لە 2023 واو دەستپێکەکی باش بوو ئۆکێ یەکی یەک دوو دوو وەڵا ئەسەن یاریەکەی یەکەم زۆرمانەسە نەزانین بەزمیم هەتا ئێستا باش دەڕوا تا ئێستا زۆر زۆر باش دەڕوا کەمان پلەیستەیشن یەڵا
sir. Ascend the studio? Ascendant? But do not engage. ئەوە یاری نوێەکەی یە لە 2 هەفتە پێشتر لە سفرەخژی باسمان کرد Engage a little. ئەوەستەکە و یارە لێرە ئەو یاری دەبا لە کەس باش شادمان نەک لەوتەنیا لە پلەیستەیشنی Blades have established a stronghold, and Kirkin seems to think you might not get me killed. Jury's still out on that one. دەرمەستە پێنج زای لێت داها Oh boy. واو The last immortal. Rosharnians haven't. جوانە و یاری ها We بەجددی haven't given them enough yet. ئەی شتی جوان دەکەم ماوە بەڕاستی عین زۆر زۆر بەدڵمەوە Your men killed my family. Don't turn your back on me! واو بەجددی جوانە Immortals of Heaven Heaven یا Avenue بچوو of Avion واو مانچی حەفت دێ هاوڕێنە و یاریە زۆری نمایە بەس لە کۆنفرانسی پلەیستەیشنی 505 games یاڵا ئەو ستودیۆیە زۆر خۆش دەیە تەماشای یاریەکەم تەماشای یاریەکەن لێ دەرم کۆنفرانسە زۆر زەبەلاها بەس تەماشای یاریەکەن Ghost Runner بەشی دووەم یەس بەشی دووەم Blood will return 2023 بەشی یەکەمی نازدار بوو Ghost Runner بەشی یەکەمی زۆر زۆر خۆش بوو What's your plan? Knowing you have only 66 days to live. ئاسمانەوە چییە؟ ئاسمانەوە چییە؟ ئەوە چی یاریەکەوە؟ دەرە گۆسە سوشیمایە؟ Just run away. ڕۆنانەکەیە؟ یان نیوەیە؟ کورە پلەیستەیشن لەوە دەکەیت و It won't make any difference at the end of the day. You know better than anyone else. That no one could escape. یان ڕۆنانەکەیە؟ گۆڕلا گەیمز بەیامەتی گۆڕلا گەیمز دروستیان کردیە واو What the hell? Everyone wears a mask. You too. This is a real face! He let you live? What secret did you sell him? نا Final Fantasy نییە نیوەش نا باوەڕ ناکەم نیوە بی Only a dead person. چکە بە ئەکشنی ئەدڤێنچەرە
Bless, you're suicidal! One last toast. بس دي جوانا. And we're all done. بس دي جوانا. Dark Soul 4. No. Come on, man. Patience is the key, Master. Time is not on his side. All we have to do is wait. Yes. Let's kill him with time. Phantom Blade 0. What's your plan? يعني شي IP نوێ هاوڕێن. Knowing you have only 66 days to live. شەش ڕۆژی مایە لە ژیان. IPێکی تەواو نوێیە. Get my heart back. Coming to PS5. یاریێکی نوێی PlayStation 5. اوكي بيرفكتو حتى ئێستاس بە پێرفەکتی دەستیان پێ کردیان. جۆرنی نییەوە؟ پێم وابێت جۆر نییە. نا جۆرنی نییە. وای زۆر بۆ جۆرنی دەچین. ئابزوو پلس جۆرنی یەس جەماعەتی جۆرنی دروستیان کردیان. ستایلەکەی بەوی دەچوو بێ بنگۆ. جۆرنی زۆر ڕاقیە. Giant Squid Presents یارێکی نوێیانەیە. Sword of the Sea یارێکی نوێیە زۆر جوانە ئەوە دەسە PlayStation 5 My God زەماتی جۆرنی بن ڕاقی دەبێتیت Okay, here we go. A new world awaits you, full of dangers and mysteries. Signs and wonders. Things that I, in my garden, could never have imagined. Think of the world we could build if we believed in ourselves. If we truly believed in what it means to be sentient. To face the universe without fear or delusion. Imagine vast cities full of life and light. Great towers rising towards the sky. So much would be possible if we believed. If we still had faith. The Tales of Principle 2 نازم ئەو یاریان نەدەناسی باشی دوێمیتی لە 2023 لە PlayStation 5 Okay.
کڕایس یاری خەیاڵ زانستی زۆر نێستا جارە و یارانە ئیندینە یاری بچووکن ستایلیان جوانە بەڵام هەموو گەیمەرەك حەز پێ ناکەم کەستەشی ئاساییشە جوانە ها ستایلەکەی زۆر جوانە واو زۆر جوانە ستایلەکەی بەڵام ئایا گەیم پلەی کو دەبی نازانم بۆچی بڵێ بە پەینتی دروست کرایە پەینت یعنی نیگار چێشی ئاویەکە ئەلوان ئاوی جوانە نێڤە 2024 دێتە سە پلەیستەیشن 5 هیچ یارێک باوەڕ ناکەم باسکە بێتە سە پلەیستەیشن 4 بەداخەوە ئەو ژیان لە منداڵە کات کوێست ئەوەتە پلەی4 ئەڕێنە ئەو یاریانە بۆ هەموو کەسێک نییە ئەو یاریانە مەسەن لە بۆ دایک و باوکەش لەبۆ منداڵەکە سەکەی خۆی بکڕێت بۆ منداڵانە لە بۆ هەموو کەسەکی نییە پێز لە بۆ خاتوو هێڵی What the hell is this? ئەوە چییە؟ Square Enix? ئەوە چی یاریەکە؟ گرافیکی زۆر جوانە. Okay, it's a showtime. واو. شەڕەکەفە. ئەوە یارێکیە لەسەر نیتندۆی ئەلوانی دەڕێژن ڕێک و چویە کەلە سیارەش خۆش بێەوە ئەزۆ پارەی پێ نەدەی بە پڵاس وەریگرین ئاسانە ئەمە گەیم پاسەوە نەوەریگری خۆشە دانێ فریش بێت فری تو پڵێ Ready for the foam star party? جوانی شەها پێینی خۆمان بێ Foam Star Join the foam blasting frenzy Dit is a playtime The Plucky Welcome to the land of Mojo. Here we find Jot, the plucky squire, and his friend PlayStation Thrash.
وقتی دیگه بتونیم باسیم که لب state Our of heroes play protect the land from the villainous sorcerer, Humgrump. They adventure to the edges of their realm, and even beyond. There, Jot finds a whole new world to explore, with dangers, surprises, and attractively furnished accommodation. Our heroes must battle Humgrump across the two realms if they are to save their beloved land from his diabolical designs. Off the page and into adventure! Come on, man. يلا هاتنا بس انديا كان بصم يلا ياري زخم هذا رمي ياري زخم راسه شكت كده ياري او ياري راسه بي سي بردن في مواقع كده ياري زور خوش ديارة بس يا كونفرانسا كبرانة يا او عين ماينكرافت بس بكواليتي برز Tear down, coming to PS5. I don't give a shit, okay? As the game might be a PlayStation. Oh, hasty go down. Ah! Wow, زوانو واقع كبرت زوانة أو كما جوراسيك باركية أو جوراسيك باركية داينا الصورة كان يس هو أكيد ما هو هونيا جنگل دارستان مار تمساح ماري دخوا مارش قولت تمساح دخوا ايه لباشن Metal Gear ahora. Yes. Yes. What a thrill. With darkness and silence through the night. Tactical espionage action. Metal Gear Solid. Snake Eater. I'm searching and I'll melt into you. Yes. Finally! Finally, Metal Gear!
Metal Gear Solid Volume 1 ئەو چ بوو هەرسی یاری دێنە سەر PlayStation 5 مێتال گیر هەداوڕێن ئەوەش خۆش بوو ڕاقی بوو چەند لە مێژە چاوەڕێ مێتال گیریمە 3 ساڵ لە بەرنامە باسی دەکەم 3 ساڵ داترا لە کۆتاییدا ئەو یاریش جوانە زۆر جوانە ئەوە دەرسێک ڕیماستەر کڕێتەوە کەماومێن ئەیە شێدەم کرد بەشیەکەم دەکرد جوانە یاریە زۆر زۆر جوانە وەڵڵای جوانە Towers coming 2024 والله يا قبل عقلم قلتي زور جوامو ستايلي من الريك. What the hell is this? The blind march is on. These people live with a knife to their throats. أساسنا To believe us. We'd help you if we could. أساسنا سيو. You're helping us already. Square Final Fantasy okay. Did you think we'd Okay. أنا فاينل فانتسي قد إيش فاينل فانتسي كل روجي كم نكرر بس فاينل فانتسي حتصل شازده الروجي كم دي كرمو دي كم لبري براستي كواليتي زور راكي ديالا بس ترى شيء كان. So sharp. You better hope so. سا كواليتي كان. Take more than they give. زور. That the mother crystals are the reason the world is dying. To hell with talking. If they won't give us a say, we'll decide our fates another way. Are you with me? You will pay for what you've done. Why aren't you dead? You are the bottom brand in زور. Do you believe what I'm about to do is wrong? I was forced to kill. You do it by choice. They don't believe in me. They believe in the powers that dominant. You can't blame a man for wanting to bring an end to all this, can you? Never led astray by your blind resolve. And thus is the light of hope severed. We don't need your salvation. We'll save ourselves, and we'll do it on our own terms. Come to me, Ifrit! Who are we? What are the dominants? We are but mighty acts of God. Enough of this. I use my talents to my advantage, and you would tell me there is shame in that? We shared a dream. I would be the king of the world. Darkness has taken hold of you. It has made you forget كواليتي لايف فولة والله. I don't want to be a monster. بس خداي مني بقول لايف الوير. I have to save them! I made a promise to my friends, and it is they who will give me the strength to end your reign. Your efforts will avail us naught. We fight, we survive, we endure. We don't need a reason. Yes, Final Fantasy نوێکە. Fate will fall. زۆر جوان دیارە. يلا كاتي ياريتي قوريها. أول لايكين فيديو نكرد اللايك كتكايا. وبرنا PlayStation 5 PlayStation 5 PlayStation 4 كان. I'm trapped here.
In this nightmare, I write to escape. What the hell is Every this? word is a step forward. Alan Wake? Darkness. I'm glad you're on this case with me, Anderson. It's right up your alley. The victim was one of their own. FBI Special Agent Robert Nightingale. So yes, you knew Alan Wake. Only the rumors. There's a He quality was chasing a writer. Someone knew they were here. Was playing a game with them. Killer left a message. It's for us. The text is about us. We were all trapped in a horror story. The horror story wanted us dead. Max Payne يا Alan Wake بو. طب شو كواليتي كان؟ أو جرافيكا. There's something I'm forgetting. Something important. Something's not right! Easy now. First things first. What's your name? Alan Wake. Yes, Alan Wake do. Man, that's all that it's all right, yeah. Man, you know that. Alan Wake do. Assassin Mirage. How ran hot. Assassin's Creed Mirage. Welcome, Hidden One. Hidden One. Allah, 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 Allah. Iraq, Kurdistan, Kurd, Arab, Hamiyat. You have died and been reborn. زندوبي توا. الله الله الله. لما جاء أساسنا ملاك الديار. سوالا. ماكو أساسنا كونا كالا هات. We need to find a way to get you inside without being seen. You could bribe the guards to look the other way. I shall see what flavor best suits me. Wow, stealth! Mako peste! Stealth! Yes, our assassin. Okay? Our assassin راستەوخۆ. Find a stillness and let's go. زۆر جوانە. زۆر جوانە. The stage is yours, Basim. Allah. Please play us out. Please تأخير مكان. مانجينو. أكتوبر. أوكي رازمة. هي مشكلة منيا. مانجي ده أساسن كريد ميراجي ده كين. أو يعني قلت كيا. كواتا. ميتال جير. Alan Wake do Assassin سياري زبالة عشكرا كرا لسيك سياري جورا عشكرا كرا لسيك حسابي خطم أحبرة سياري زبالة عشكرا كرا لسيك ميتال جير Assassin Alan Wake do بري اوردر خلاص هيز كارسات دروا كارسات دروا ليستوا بري اوردر دروا اساسن كريد ميراج خوش كيما كردي تدا الله 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 خوش دبي زور اش تمام شوزا يلا يا ريجي الزبل احمد ده اش سبايدر مان ما نديتيا وولفرينش ما نديتيا Psych game. What is this?
ئەوە چنیە جارێ ئۆکێ مێمە لانگۆ ئەساسن ئالن وێک مێتڵ گیر بە کامیان زۆر زۆر دڵخۆش بوون سوپایزێکی جوان بۆ تا ئێستا داڵ لە کۆمنتی بینووسن ئەساسن ئالن وێک مێتڵ گیر حسابي خوتها بكن حسابي بركتها بكن يلا الله 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 هيسي ميراج اساسن الان ام جي اس ميتل جير اساسن بلا اساسن نو اكس بوكس جديد صدق الان ويك هيتس الان ويك ميتل جير اساسن كارسادو اساسن والله هيتي ما جي تي اي نبي في شيء جي تي اي شجناه اكيد باللوي لكونفرانسي ياري السنيه كان زور بهزن علي والله يلا عوريان هاتوا كابكوم اوي ستريت فايتر جيم بلاي نويا اصلا ياريش مزبط لا ياري اساسن الرجع كان مش حصدكم ياري تاخكم وقبركم بيلي بركم الرقم بيبدا ياري ذاك من الرجع كان شو الزور زوان ديال جرافيك My journey knows no end. I will continue to do what I have always done. Phantom Blade Zero. والله Phantom Blade Zero زور زوان ديالو. Despite having no real need to do so. Honestly, I thought you were a complete idiot. Masters, he was set up. I'm not nearly strong enough to chase after a monster like that. كنت زوانا كات. كنت أنا زور زوان لو يا لو يحزني الزبيان كرم راستي. زور زوانش. هلا ويلي خان. هاي. ولا بابي. Bison, he attempted to set the world under his heel. أنا كونفرانسي بلايستيشن هي جماعة يلي خان. When you go it's not like a game. يلي خان. أوكي. هاي بري هاي. يلا. كونا باسل. يلي خان. يلي خان. بخوای لێرە لاکەی باش ئێستا شت دەبم گەمەکی گەورە پیشان ڕاست پێشکن لەز دەدەم هاوار دەکەم بەس شەنسی جارێکە بکە هەلا های برە کونا ئێڵی چێ برە دادا دادا برە دادا جەماعەت هیوایەتی ئێڵی ئەو غوفرە دەڵێن بچینە ژووری گەیمی شت دەبی شت تەماشای دار و بەردی دەکات چەندی حەز لێیە دەبری بابا بابي من دري بابي با جماعة بلايستيشن سبكين بلايستيشن هاتيا إذا سبايدر مان هات هاوارم كرت ما تسي باسو بس بابي برد زازارا وعملش ينزلنا باسو ايه اوكي اللي خان سيوا عزنا بليبينزيان لا اكس بوكس 1 بليبينزيان اكس بوكس 1 سباس عندكم جماعة ممنونو سباس بهم العيش بيبي أليبا زو استكارة صدر ودا بيبي جان باي باي هاوريان جماعة باي باي Project World Games باي باي بابي love you بابي love you أول تسيو جماعة ناقام اللايف نما لبي يضي خاني جانا بس ايش صار دقة هبي
زۆر سپاسان دەکەم تامانی درێژبی لەگەڵان گۆش هەر هەمووتان مەمنونم زۆر سپاس ئەزەیڵی خان هیوایەتی گەیمە ئێستا حالیان هیوایەتی ئەو ژوورەیە یعنی کە لە دەوام دێمەوە درێ بابی ئەمیش ئاڕ دەمەوە ئا دەکەم یعنی وەرە خەمشە ژووری گەیمی دەکە دەرێ وەرە بە ژووری گەیمی دەرێ وەرە یعنی ئەمنی ببە ناو ژووری گەیمی زۆر قشتە بکەم سوورە دەرچۆ ئەمە خۆم بڕێکەوە بمەنە پچ قاوەی ماوەی تێدا بەس وانجی پرسی سۆ دەرچۆ چ بکەن زۆر سانکیو بەسەوەت باسی کچان دەکەم ها ئەگەر ئێستا مەسەن بەردەقاوت دەبۆ دێگە ژنومارم دار دەبێ حاڵە خۆت بسرعات ئاوەکەش دەخۆی شتانە ژنومارم دار نەبی کەس حسابش تو ناکە ئاویش نەناوی What is this? ئەوە چیەوە؟ Capcom? Capcom? Dragon's Dogma مامەزانە زۆری حەز دەگەمەیە ئەوە ناخەوە من زۆر معلومات نییە زۆری بەس دڵخۆشم بۆ گێمەرە کۆنانەی کەفیان بە Dragon Dogma 2 دێ زۆر جوان دیارە و گەیمە زۆر بە سەخینتەوە بەڵام بەڕاستی نەم کردیەوە شێکەکەی بەس دەڵێن زوم زۆر بەخۆرە Dragon Dogma For only the Sovereign's guidance can lead us true. Long live the Sovereign of Vermont! Dragon Dogma. Okay. Welcome back for another week of career fulfillment and minimal social interaction. We know how challenging it can be to find a place where you feel that you truly belong, and to find a job that treats you mostly with respect and only infrequently with contempt. For that reason, we are excited to inform you that you did an adequate enough job the first time around to have you back. Also, there were no other applicants. So strap yourself in and get motivated to an appropriate degree. Because you ain't seen nothing yet. Gary to snack, Aki. Yes, 5 Nights at Freddy's! Help wanted. عندك مين لايك لبير مكان PlayStation VR 2 عندك يعني VR ايش معاه يس Resident Evil 4 How far could he have gone? اسمع يا رجل يا ريت خرجناه كنا خرجناه Metal Gear Assassin Alan Wake 2 سي لە زەخمترین یاریەکان هەموو دنیا چاوەڕێ سیاریە ئەستا یاری پلەیستەیشنیش مایە یاری ستۆریەکان هێشتا عەرض نەکرێ مایە ڕاست سپایدەرمان مایە
زارە بەس پێزیشن VR بووە. Oh, forgive me, Father, for I've sinned. Like, a lot. Okay, کەم کردو تۆزە. داوای لێبر نەکەم. You see, everything started 2 years ago when I met Fred. And ever since then, it's like I see his face everywhere. And lately, I've started to develop some destructive tendencies. Whoosh! What do we have here? Well, what's a bit of harmless fun? Hello, uglies. Blah, 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 blah. And since I met my new best friend, I guess I get a little overprotective. Okay, very overprotective. I'd love to sit here all day and chew your ear off. I'll be right out, boy. But as you know, time waits for no man. Catch you later, Fred. Who's a good boy? Arizona sunshine dew. Looks like today's gonna be a scorcher. Crossfire ZHEER squad. كمان زور فاشل اسم Crossfire. زور فاشل كمان شيء. يلا أو دقيقة معايا دبي زخم بيز علاجينه. زور زخم زور زخم. The target is Colonel Peter Conrad. He was one of ours before he went rogue. We intercepted comms chatter referring to neurosynaptic tech, but they've gone dark. I don't have to remind you what's at stake here. We need that intel by any means necessary. أوريان لايفكي بلايستيشن ساعتك زيادة ساعتك ودي دقة سعرك حتى 20 دقيقة ما يزارين أكيد لو دقة سعرك أخيري دقة سعرك دقة شش حفت ريلر شش حفت ريلر يزخم مني اللي باش بلايستيشن VR دو أكيد سبايدر مان دو دبي دیاری دی که اینوی چیروچش بین دبی ببینین اگر نبینین خیلی زور طور دبی از دبی تی دبی أتصنع أنا على سكرين خراب نبغى تاستم متابعتي ميتال جير وأساسنو على ما يقدو سياري زور زخم على سكرين. Impressive. I'll admit, you made a good team on the battlefield. But don't forget, this is my mind, my war, my rules. I need you to focus. The clock is ticking. You have to adapt. Back again? Pathetic! Your heroics mean nothing! You're getting close. You're approaching the center of his subconscious. You think you're a threat to me? I'll never talk! They'll never break me! صبر تانا صبر تانا زاري ما زاري بالريال مدن تا لايفك تاو دبي وقتی بالريال دادين بيكا وبدن دانك بوتسني خوشم در دور مسا گشتگی بلام زاري ما دبرت نکن دبی لادم اوکی تا دبرت نکن دبی دنگل لادم كبرايد الفيديو كي ندا ترى كوي باز مايا لايف زاري مايا بهوا مبن اشتم مايا اگر بتو تدقي اخيري لايفي زغرا سبايدر مان ياريش كمان نبيني امش بهوا دم لياري كاين بلاي ستيشن بلا اگر زغرا سبايدر مان يك دو ياري كبينين
بێگومان بە هیوا نابێن بەس جارێ مایە اوكي يلا اخر وجبه جيتي ايش اشتدانيه يعني خوتنا ومكان What is this? What is this? دیاری online now. What is this? Marathon? Marathon. Banjia. Oh, دروستکارانی ئەوەیە. دروستکارانی Destiny. Yalla. Oh, Destiny. Oh, I don't even know where to begin. You've missed so much. We've slain gods, vanquished nightmares, fought alongside those who we once fought against. I wish you could have been there. Yeah, me too, kiddo. But hey, I'm here now. Wherever the hell here is. كان ميتال جير زور خوش نبو يعني زور زبطة عندنا تسنبو زيادة ل 50,000 كاس دا تويتري بس تويتي لسه ميتال جيري كردي اون دبنا بانجا بس لما قلت اوه ها ثورة واو اه فاير ووكر والله استوديو ايش قبلها بس فاير ووكر استوديو ايش بلاي ستيشن حاليا سو يعني تابت بلاي ستيشن يوش او يعني تابت اكسكلوسيف 15 seconds 10 seconds 5 4 زوانا 3 بمركز زوانا تدقى بمركز Here we go. Just time travel. Carlos Honesty. Concord. Yani kadar Concord ha? Gözler bir susar. PS5'u. Oh, yani online. Come on, yalla. Sony. Oh. The best Gran Turismo players. Okay. يا ريان دبي أي عليك أمسك فيلمه. داري فيلمه كاتا لا ذكوي لبر كوبي رايت. يمكن راد لايف كداون دبي. نعمل لايف كداون بي بيز نواك. داولي بردنكم. أوكي. زور داولي بردنكم. بس دبي لايف كي عليك متى أو فيلم خلاص دبي. متى ترى فيلم بكون تادي. ببري يتو كوبي رايت فيديو كرادا وستي. دنگم زور نزمه دنگم زور نزمه اوكي صدقني تساوي او تساوي اوكي تا كوستا سن ياري چوار ياري زور خوش من بيني و تسال بنز ياري خوش فانتوم بلاي دكا فانتوم بلاي زيرو ديت كمان ديت فانتوم بلاي زيرو بو وي
کۆریەک ژاپۆنیەکە لەگەر مێتڵگیر و ئەوەش ئاڵنەوەی کو ئەساسنەکە تا کەسە زۆ خۆش بوو. Thank you for joining us today. Before we get into our final game, I have a few announcements to share. At PlayStation, innovation is our passion. And that applies to not just what games you play, but how you play them. Later this year, we will launch a dedicated device that enables you to stream any game from your PS5 console using remote play over Wi-Fi. Internally known as Project Q, it has an 8-inch HD screen and all of the buttons and features of the DualSense wireless controller. We look forward to sharing more information in the near future. I'm also pleased to reveal our first ever PlayStation earbuds, which will bring next generation audio immersion to PS5 and PC. They simultaneously connect to smartphones via Bluetooth. New wireless technology will deliver lossless audio with low latency, giving you outstanding sound quality while you're playing. Look out for more details soon. We hope today's showcase demonstrates our continued commitment to delivering experiences that surprise and delight our players. I want to thank all of you for your unwavering support for PlayStation. وآخر ياري عرض كان تشيو ياري سبايدر مان بشان هذا يعني You grow slow in your old age, Sergei. A fate you will not share. What the hell is this? I've been in your shadow for hours, but you sense nothing. Pathetic. I asked for an equal, and this is what you find. Sir, perhaps a new hunting ground. سبايدر مان اوكي سبايدر مان وخرابة كاركيا Light the fires. The great hunt begins. Yes. بس جيم بلاي ده بيبين ده تريلر كمان جيم بلاي بنشان ده Yes. Yes. Sighted in Queens. Closing in now. Cover the door. The beast could be anywhere. Yes, Spider-Man تخوشه. يا Craven the Hunter. You have no idea. Oh, Venom يا Spider-Man. This whole lizard hunt ends now. Leave Connors alone. بهردو شي ياري دكاي. أو لا Venom. Craven wants to hunt. Zuana. Give him one he'll never forget. He's gonna wish he never came to New York. Yes. Stand by and take orders. Satellite scanning all active feeds. Triangulating position.
Target located at Harlem Fish Market. All teams converge. Lizards across the river. I'm not gonna make it in time. Switch to Miles. Jak sada govori, nebo Miles Morales. Miles, the hunters tracked Connors to the Harlem Fish Market. Padulma. Lizard. I'm on it. Sounds like Craven's checking off his... We don't have much time. Move. Guess we'll chat later? Ho-ho! Zwana! The lizard's loose at the fish market. Must be sushi night. You still got that Zor hunter drone you demir sağır hijacked? Spider-Man ima. It's really tough hiding it from my mom, but Cat yeah, Spider-Man I'll bükən. boot up and see Please, you zor there. rakiya. They got here fast. So, Venom Spider-Man pek ona. Can't let him find Connors, or he's done for. Oh, حركة زوانة. اوكي؟ ويا بچی بۆ شێواز دروست دەکەی بەسەری دابڕێ. ها زۆر جوانە. اوكي حركەش جوانە. Look at those fish. It's been feeding. Yes. میکانیکش ڕاقیە. So, how's the hunt going? Watch out for his new powers! Judging by the 3 tons of dead fish, not well. واو هو میکانیکە زیاد کرێ حەلی نییە بەخوا 20 ملیۆن کۆپی لێ دەفرۆشێ باسانیە و یاریە زۆر باسانە بۆچی بەشی یەکەم وەم لێ هات سوێ دەست بە سپایدەرمانی بکەم Connors tore through this place. He's out of control. Quality زۆر جوانە. Where am I now? How'd you find me? Follow the fish. Drones picking up lizards. هەر کەسێک سپایدەرمانی نەکردوی دەڵێ کۆنفرانسە We سفرە. can catch him off guard. Yankee, get behind me. It's just his skin. Doesn't that mean he's getting bigger? Hungrier too. Oh, it's here. Whoa. Hey, man. New threats? The building's swarming with hunters. Any sign of Connors? Yeah. Genki's tracking him. Hey, Mr. Parker. Mr. Spider-Man. Spider-Man ئەگەر Venom پێکەوە But the date isn't complete. ببینە یەک کەس بەس دەبی کاریگەری خراپی لەسەر بکەوشتانە. I think I got a lock. Genki, wait! Be chill! That wasn't me. Me neither. I don't even have a stomach, so... Let's go! Oh, lizardەوە! Go, go, go! Take him alive! هەولێ Craven دەیەوێ. Can't lose Connors. Harry's dying, and he's the only one who What can the help. hell, man? We Bro, won't. یاریە زۆر جوان You دیارە. take the drones, I got the jet skis. Cool if I borrow this? This is really, really exciting. Keep it tight, man. Watch out for those drones. Don't worry. They think I'm a friendly. Wow. There! Take him out!
is not a river, but in fact a saltwater tidal flat. Spider-Man is fighting on right now! Everybody down! Help the tour boat! Right! I've got the metal murder bird! I warned you about going after Connors. Now this is on you. Poison clouds. That all you got? Almost done here. Civilians are all safe. How you looking? This gunship won't quit. أو حركة زوانة تكنيكا أفرينا No time. زوانة I got you. Time to go boom, boys! Oh, no! Spider-Man, it's got defenses! Spider-Man, hang on! Spider-Man, Spider-Man, ده Spider-Man. Over there! The one with the tendrils! Move! Grab on, let's go! He's right behind you! I know! Whoa! Ski faster! Fly faster! I do not want to be lizard food! وهم يك مرحلة زور جان دروس كده يعني يك مرحلة تدريجة هم أكشلي كده هم شوية متجاوزة Everyone, take cover! What are you guys doing? Trying to take out that gunship! زور راكي دروس كده But I can't. I'm one of them, remember? Bro, that's it! Hey! Alley-oop on 3! Fine. 1, 2, 3! Alley! شو أنا أزاي كوبويت فينم نازعلم He got away from us. It's good, Pete. I saved the tracker. Let's go, man, before he gets too far. No. He's mine. You sure? He's got big teeth. So do I. He's not normally like that, right? No. He's never like that. Yes, نبدأ بيت فينم يا Spider-Man, please, man, you know. Marvel Spider-Man 2 begin together. Okay, man, you know. Fall 2023. Okay, no problem, man. جي yazda يعني لبايزي في صبلة ذكرتها. اوكي اسا درزي الدنيا لسايد الدنيا كونفرانسي استا عندك كلاس كذا كان انت ضلت سايد الدنيا متزايرين الراس باوش طابي از درزي دابني لديت سدي قدام متزايرين بس في مكان ازي ازراقي Engage a little.
ئاستا قسەکان لێ بکەم. Let's see what you're made of. Everything started when I met Fred. You ain't seen nothing yet. Sweet liberty! کۆنفرانسەکەتان بەدڵ بوو بە یەس و نۆ جواب دەنەوە. ئەس دەرەجەش دادنێن ئێستا. Blah, 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 blah. بلا 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 بلا. سپاس گۆڤەرجیان دەڵێم لایڤە لەگەڵ تۆ زۆر خۆش بوو زۆر سپاس. پلەیستەیشن ئۆکەی ئەو زەلەدە چەندی پێ دەدەم؟ ئەم وەکو خۆم هەفتی پێ دەدەم هەفت دەدە لەبەر چتم شە. چاوەڕوانی گادۆڤاری نەبووین چاوەڕوانی GTA 6 نەبووین. لاستەفەسەکەیان پێم سیر بۆ عرض نەکرد دەبێت لاستەفەسەکەی تێدا بە لەبەرەوە یاریە و سەبڵاو دەکرێتەوە ینی فەرمیە و یاریە و سەبڵاو دەکرێتەوە. لاستەفەسی مەڵتیپلێر پێم سیر بوو تێدا نەبوو. ئەوە یەک دوو شتێکی دیکە پێم سیر بوو تەنیا سپایدەرمانیان عرض کرد وڵڤەرینی تێدا نەبوو گۆست ئۆف سوشیما 2 تێدا نەبوو پێم سیر بوو بەڵام ئۆکەی زۆربەتان بەدڵتان نەبوو من پێم وابوو هەفت دەدە نمرەی باش بوو دەبایە یەک دو سوپرایزی تێدا بێت چکە دەمازانی سپایدەرمانی تێدایە بەڵام پێم سەیر بوو لاستەفەسی تێدا نەبوو وەکو یاری تایبەت باز دەکەم ئەگەران لە بۆ یاری کۆمپانیەکانی دیکە بەڕاستی دەرەجەیەک بوو مێتەڵگیر هەموو شتێک بوو ئەساسن زۆر ڕاقی بوو بینیمان تەنها دوو ئەکسکلوسیفی تێدابی پلەیستەیشن نا دوو نەبوو زیاتر بوو لەبەرەوەی یاریە لایف سەرویسەکان حساب بکەین زیاترە بۆ نمونە یەکەم یاری کە دەستان پێ کرد یاریش تایبەتی پلەیستەیشنە بەڵام وەکو یاری گەورەی زەخم تەنیا پلەیستەیشنی تەنیا سپایدەرمانیان باس کرد پێم وابی دەبایە یاری باشتریان دانابە دەبوایە سەو بزانین سەبی لەوانەیە بڵێن تکاتێکمە لایک لەبیر مەکەن لەوانەیە بڵێم لە ئەم ساڵ وەکو یاری گەورە لە پلەیستەیشنی سپایدەرمان بەسبی لەوانەیە وا بڵێم بەڵام دەبای یاریێکی باشتریشیان دانابە یعنی یاریەک جگە لە سپایدەرمانی یاریێکی نوێیان عرض کردبە دەبوایە لەبەر چوە دەڵێم لەبەرەوەی یاریەکانی عرضیان کرد یاریە گەورە و زەبەلاحەکان جگە لە سپایدەرمانی ئەساسن و مێتەڵگیر و ئاڵنوەیەک بوو بەڕاستی ئەو 3 ساڵە بوو چونکە ینی ئەو 3 یاریە بوو نازانم سۆنی لۆ کۆنفرانسی دەکە ئەگەر بێت و ئەتو یاری تایبەتی ستۆری کەمە لۆ عرض دەکەی عەلاقەن تیزەرێکیان باس کردبە سپایدەرمان ڕاقیە بەڵێ لەگەڵ سپایدەرمان ڕاقیە ملیۆن کۆپی لێ دەفرۆشێ من بەخۆم ڕۆژیەکەم دەیکەم عاشقی ئەو یاریێمە بەڵام ئەو یاریە دەمانزانی هەیە دەزانین ئەو ساڵ دێ دەبوایە جگە لە سپایدەرمانی یاریێکی دیکەشیان باس کردبە
نازانم هاوڕانە لەگەرە من یاخودنە شەوکەیسەکی خۆش بووم 17 پێ دەدەم باشترین شەوکەیسی پلەیستەیشنیە نەخێر لەبەر چوە دەڵێ مۆ قسەیەش یاری تێدا بوو بەڵام یاریەکان زۆر پەرتی دانرە دەرێت سۆنی ئەگەر تا دەرێگە جیتی 6 ئاشکا نەکرد تا 2020 سۆنی زەرەر دەبی لە جیتی 6 خۆی سۆنی نییە عیبی نییە بەس پێم وابوو دەبای باشتر بە لۆنمە دەبایە سپرایزش تێدا بە هەرچەندە لە زۆر خەڵکی ئەوانەش سپرایز بوو بەڵام ئێستا من ناوەزەکەی دەزانینکەوە نازانم با تویتەری بکەینەوە بزانم لە تویتەری خەڵک ستێرێ بەگشتی لەسەر کۆنفرانسەکەی خەڵکیش بەعام دەرێن یاریەکانی عەرزیان کرد باش بوون بەڵام چاوەڕوانی گەورەتریان هەبوو لەبەرەوەی 2 ساڵە پلەیستەیشن کۆنفرانسی نەکردە اوكي با تەماشاچی ئەساسن کرید میراژەکەش بکەین پێم سەیر بوو بەڕاستی سەیر بوو ئەو یاریان لێرە عەرز کرد زۆر پێم سەیر بوو یعنی باوەڕم نەدەکرد کو یاری ئەساسن لێرە بەرە یوسف بەخۆی کۆنفرانسی خۆی هەیە هاوینێ كمان هو بس فيديو 2 ساعات من داته 2 ساعات بيجستا ليرش فيديو 20 ثانية بيجستا داته اوتا هاتا مشاهد شفت تريلرش بكين كواليتي برز 4K Welcome, Hidden One. You have died and been reborn. Find a way to get you inside without being seen. You could bribe the guards to look the other way. I shall see what flavor best suits me. زوان حزدي زوان. Embrace the fear. Quiet it. Find a stillness and let go. The stage is yours, Basim. We will be watching. PlayStation. اوكي بدلت انا من زور مبدله زور مبدله زور يعني نازدار ديارة وياي زور نازدار ديارة الراستي يعني ناتانم بڵێم بەڵێ بۆ ئەکس بۆکسی دێت کەی دێتن مانجی ئۆکتۆبەر بۆ بزانم بەڵێ ئۆکتۆبەر لەو هەموو کۆنسوڵەکان دێ هەر هەموو کۆنسوڵەکان زۆر دڵخۆشم لە بۆ ئەساسنی زۆر دڵە قسەکانی تۆ زۆر خۆشتر بەخواتر بوو لە شۆکەیسەکە ئەوانەی پێش شۆکەیسەکە ئۆکێ ئەو ڕێیانی خۆشەویستم
بۆ کەسانی کە لایڤ ستریمەکە نەبوون هەندێکی دیکە هەندێک لە ریاکشنەکان بەجیا بە ڤیدیۆی جیاواز بڵاو دەکەمەوە لە چەناڵ دەتوان بینەر بن کوالەتیان باشتر دەبین ئینشاءالله پێم وابی کۆنفرانسەکە ئۆکەی بوو دەکرا باشتر بکرابە دەکرا یاری باشتریان دانابە بەڵام ئیدی یاریەکانیان بەو شێوازە بوو بزانین کو دەبی بزانین کو دەبی ئەوڵی دەڵێن بزانین کو دەبی هیوادارم لایڤ ستریمەکەتان بەدڵ بوو زۆر قسە لەسەر ناکەم لە بەرەوەی پلانمە ئینشاءڵڵە سبەی شەوێ لەگەڵ مامە حەمەد مامەزان ئەگەر ڕێکەوتین لایڤە چیتەکە قسە لەسەری دەکەم بەگشتی و ڕۆژی جومعەش بێکمان لە بەرنامەی فرەگژی شیکردنەوەی تەواو دەکەین بۆ تەواوی کۆنفرانسەکەی ڤیدیۆیەکان شیکردنەوەکان هەواڵەکان GTA 6 چی بەسەر دێوەشتانە هەر هەمووی باز دەکەین بۆش کۆتایی بە لایڤ ستریمەکە دێنم تۆزێک نساغم دەبێت زوو تەواوی کەم 3 ساعات و 40 دقیقەی ڕێکە لە لایڤیمە چاوتان باز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ